بۆ یعنی چی ئەرتە پێم لە کام کارتی فشار کاک ئەمریکا هاتی لەسەر نەهات نامەی نەدار نەیکوت نامێ بیکەن ئێران نەهات نەکوت ناوی بکەن ئینگلیز نەهات نەیکوت نابێ بیکەن ئەو کابرایە وا هاتبوو سواری کەری شەیتانی بوو بۆ خۆی کوتی سواری کەرێکی شێت بووم و ئەوانە و ئەوان بەغەیر ئەز بازرگانێکی سرف بۆ خزمەتی داگیرکەری تورک هیچ شتێکی دیکەنی تەلاقم داوە ئەوە ناسنامەی کوردیم دە چیرفانیدایەوە هیچ کەسێک نییە کە شیری دایکی نیشتیمانی خواردبێ دژی سربەخۆی کوردستان بێت کاتێک ئێمە داوای سربەخۆی کوردستانمان دەکرد لە هەفتاکان و لە هەشتاکان ئەوان لە وێلاکانی کەرەز باڵیاندا بۆەوە ڕێفراندۆم تورکیا پێکردین بەدەستی بنەماڵی ناڵێم پارتی چونکە ڕەنگە پارتی کۆمەڵێک مرۆڤی جوانی تێدا بێت بەڵام بەدەستی خودی ئایلی مەسعود بارزانی سڵاوتان لێ بۆم کاتتان باش 6 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕیفراندۆمی 25 نۆی 2007 من لەسەرم پرسا میوانێکم لایە ئەویش کە لە کاتی خۆیدا و لەو کاتەدا چەند قسەیەکی جددی و چەند قسەیەک و چەند ئاگادارکردنەوە هۆشداریەکیدا ئەویش عەلی کەریمی چاودێری سیاسی کاک عەلی سڵاوت لێ بێم کاتت باش کاک عەلی ئەمڕۆ 6 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕیفراندۆم کە کرا لە 25 نۆی 2007دا هەرێمی کوردستان پێش ڕیفراندۆم هەرێمێک بوو کە خۆی دەوڵەتێک بوو بەزەوە نەمابوو ناو بنرێت ئێستا کەوای لێ هاتووە هۆکارەکەی چییە؟ سڵاو لە خۆت و لە بینەرانت لە پۆلیتیکسپرێس حقیقەت نقطەیەکی باشت باس کرد ئەویش ئەوەیە کە ئێمە لە 2017 بەرەو خوار پێشتر و پێش داعیشیش بەڕاستی کە داعیشی شەر موامرەیەک بوو کە حکوومەتی تورکیا لێ کردین بە دەست و بە سیخوڕی و بە بەکرێگیراوەیی ناوماڵی خۆمان ئەوە حقیقەتێکە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوە حتمما دەبێ مێژوو بۆ منداڵانمانی باس بکە کە داعیش چۆن ڕووی دە کوردستان کرد و ئەوەگە دەستی ناوخۆی تێدا نەبایە نەدەبوو دەستی دەوڵەتێکی داگیرکەری گەورەی وەکو تورکیا نەبایە نەدەبوو ڕێک ئەوە کە داعیش ئاوە تەواو بوو ئەوان تێر نەبوون لە شکستی کورد ئەوان تێر نەبوون لەو هەموو پێشمەرگە جانبازەی جانفیدایی کە لە داعیشدا شەید بوون لە خاندنقین و لە گەرمیان و لە کەرکووک ئەوان هاتن موامرەیەکی دیکەیان کرد لە 2017 ئەویش ئەوە بوو بەدەستی ناو خۆدیسان دەیان دیت کە کوردستان هەروکو بۆ خۆت باست کرد وڵاتێکە بەرەو دەوڵەت دەڕوا بەرەو سربەخۆیی دەڕوا بەرەوە دەڕوا لە دەوڵەتێکی سکەمینێ بودجەی خۆی هەیە وەزئی باشە خراپ نییە ئەوانە ئەوەشیان نەدیت و ویستان هاتن لەژێر موامرەیەکی ئیقلیمی موامرەیەکی دوژمنی داگیرکەری تورک و بەدەستی هێزێکی سەرکردەیەکی ناوخۆ کە بەخۆی دەڵە سەرکردا کە بەداخەوە میلەتانی دنیاە وڵاتانی دنیاە بە سەرکردەی جوان و بە سەرکردەی فیداکارەوە دەناسرێت ئێستا تۆ لە یەکێکی پرسی بڵێ ماندێلا بڵێ دەست بەجێ دەڵێ ئەفریقای جنوبی ئەگە بڵێ هیندستان دەست بەجێ دەڵێ غاندی بەڵام بەداخەوە ئێمە سەرکردەیەک کە ئەو ڕۆکانە وەزیری بەرگری دەوڵەتی داگیرکەری گەورەترین داگیرکەری کورد کە زیاتر لە 20 میلیۆن کورد لەو دەوڵەتەیدا لەژێر چەپۆکی دەوڵەتی فاشیستی تورکیادایە ئەو ڕۆکانە وەزیری بەرگریەکەی دێ دەڵێ بەبێ یارمەتی دۆستەکانمان لە ناو خۆی کوردستاندا ئێمە هیچمان پێ ناکرێت بەبێ یارمەتی دۆستەکانمان ئێمە چۆن درۆن هەستێنین بڕوا لە عربەت ژیانی سێ پێشمەرگە بستێنێت و سێ چوارێکیش ئاوە لێ بک بریندار بکات و کە ئەوانیشە تا عمریانێ تازەر سەقەتن ئەمە حقیقەتێکە کە ئێمە ئەو ڕۆکانە دەبێ هەڵوەستەیەکی لەسەر بکەین ڕاوەستین ڕێفراندۆم چێ پێی کردین بەدەستی چێ کردی ڕێفراندۆم تورکیا پێی کردین بەدەستی بنەماڵی ناڵێم پارتی چونکە ڕەنگە پارتی کۆمەڵێک مرۆڤی جوانی تێدا بێت بەڵام بەدەستی خودی ئایلی مەسعود بارزانی بەدەستی باب و مام و باب و برازاکرا و ئەوەش فقط و فقط لە پێناوی خزمەت بە داگیرکەری تورکی بە خزمەت بە داگیرکەری وەکو ئۆردۆغان کە موامرەیان کرد تۆ وەرە بزانە لە دوای ڕێفراندۆم خۆ ئەوەی کە ئەسلی ڕێفراندۆم بوو مەسعود بارزانی بوو ینی لە هەولێر بەڵام ئەوان حەساریان خستە سەر سلەیمانی و
دوای ماوەیەکی لە هەولێریان لابر بەڵام ساڵێکی سلێمانی بەردەوام بوو ینی ئەمە چەندی بە چەندی ئەگە تۆ عقوبەم دەدەی عقوبەی بڕۆ عقوبەی سەری ئەوەی بدەکە ئەوەی کردووە بۆیە ئەم پێم وایە لە ڕۆژی ئەوەڵیشەوە کە ئەوێ ساڵش 2017 هاوارمان دەکرد کاکە میلەت کەس نییە لە کووردا هیچ کەسێک نییە کە شیری دایکی نیشتیمانی خواردبێ دژی سربەخۆی کوردستان بێت کاتێک ئێمە داوای سربەخۆی کوردستانمان دەکرد لە هەفتاکان و لە هەشتاکان ئەوان لە وێلاکانی کەرەز پاڵیان دابەوە ئەوان ئێمە بووین پێشمەرگەی جان لەسەر دەست کە داوامان دەکرد کە وڵاتێکی کوردەواری عەدالەت وڵاتێکی سربەخۆ وڵاتێک کە فەقیر و دەوڵەمەند پێکەوە بخۆن و ئیسراحەتێ بکەن و لە عەدالەتێکی تەواودا ئەوان لە چۆ بوون ئەو دەمی ئێستا چۆنە ئەوان بوونە یەکەم عیاری کوردایەتی و معاملە و بزنس و بازرگانی دەکەن بە ئاڵای کوردستان بازرگانی دەکەن بە وشەی پێشمەرگە باشە کاگالی ئەوم بۆ باسکە کە کاریگەری دەرەنجامی ڕیفراندۆم ئەم دۆخی ئێستەی خۆڵقاندووە وەگەوەی کە پێشتر بەڕێستان چەند ئاماژەیەکتان دەدا پێش ڕیفراندۆم کە هەندێک لە قسەکان کە ئێستا خۆت لەوایەت چێ بیبینیتەوە بە دڵنیایی من هزار خۆزگە دەخوازم بە پێش ڕێفراندۆم هزار خۆزگە دەخوازم چ لەباری جوغرافیایە کە بەژێر دەستماندا بوو چ لەباتێک کە تۆ بزانە ئەتۆ ئێستا وەربا بە میتر بیپێوین 150 خاچی کوردستانمان دوای ڕێفراندۆم لە دەستدا لە ئەوزارەکانە بووین بە زەلیلی دەستی بەغدایە چونکە بتەوێنمانەوێت بەغداش کۆمەڵک مرۆڤ بەڕێوەی دەبن مرۆڤیش حسی هەیە حساسە عاتفەی هەیە وەتێک کە تۆ لێرەوە 4-5 مەداح ماستاوچی مزایدەچی و ڕێدەخی لە تەلەڤیزیۆنەکە و تەلاقمدا و ئەوە ناسنامەی کوردیم دە چیرفانیدایە و ئەوە پاسپۆرتی عێراقیم سوڵتان دەجێر قۆندرەکان وانە ئەوانش پێی تووڕە دەبن عێراقی بە وڵاتی خۆیان دەزانن پێیان وا بۆ کورد و عەرەب لە زمانی عەبدولکەریم خاسوانم بە دڵنیایی ڕقیان لێمانە دوای ڕێفراند چونکە ئەوان پێیان وایە کە زین چۆنە نما و سمبولی هەموو میلەتێک ئەو ڕۆشنبیر و ئەو خەڵکە زەقانن کە پێی دەڵێن سەرکردا پێی دەڵێن نوخبا پێی دەڵێن دانیشمەند پێی دەڵێن نووسەر پێی دەڵێن بە چیەوە دەناسرێ مثلا عەرەب بە چیەوە دەناسرێ بە محەممەدەوە دەناسرێ ئەفریقا بە چیەوە دەناسرێ بە ماندێلاوە هیندوستان بە چیەوە دەناسرێ بە غاندیەوە ینی بمانەوێ نەمانەوێ ئەو جورە کەسایەتیانە تەئسیریان لەسەر هەموو نەتەوەکەی هەیە و ئەوان بەغەیر ئەز بازرگانێکی سرف بۆ خزمەتی داگیرکەری تورک هیچ شتێکی دیکەنین و ئەویان بە درێژایی مێژوو نەشاردێتەوە ئەوان دەڵێن ڕێفراندۆم کارتێکی فشارە بەدەستێمەوە و تاپۆیەکی ڕەشە لە گیرفانماندایە هەر کاتێک بمانەوێ بەکاری دێنین هەندێک لە کەسایەتی سیاسی و هەندێک لایەن وا دەڵێن تۆڵی چی ئەخ باشم پێیان دڵم کاکە ئەخ ئێوە خەڵکی چۆن تاپۆ یعنی چی ینی مڵچێکە کە تۆ دەتوانانی هەر وەخت پێت خۆش و بیفرۆشی مڵچێکە بتوانانی بیدەی بە منداڵەکانن مڵچێکە کە بیدەی بە تێربوونی زژی منداڵەکانت بە پەروەردەی منداڵ ئەرتە پێم لە کام کارتی فشار کاکە هەر ئەو کاتی عەبادی تاپۆی ڕێفراندۆمی دڕاند و پڕیدا هەر تاپۆش نەبوو خۆمان کردمە کاکە ئەمریکا هاتی لەسەر نەهات نامەی نەدارد نەیکو نامێ بیکەن ئێران نەهات نەکوت ناوی بکەن ئینگلیز نەهات نەیکوت نابێ بیکەن ئێمە خەڵکی خۆمان دڵسۆزەکان حاوارمان نەکرد هەزار جنێویان پێ نەداین ئەمن لە باس نیوز کردیانم بە جاسۆس کردیانم بیت ئەمنیان کرد بە ئیتلاعاتی لە خوا کوڕێک لە چازام لە چۆ لەکەی 24 کە تەلەڤیزیۆنی ڕسمیانە هەزار بوختانیان بۆ برای خۆتان نەکرد کە لە تەمەنی 20 ساڵەوە پێشمەرگە بووم لە تەمەنی 20 ساڵەوە ئەمن ماڵ و ژە ئاشیانەی خۆم بەجێ ئەوان هاتن ڕەحمیان بە کەس نەکرد جوابی یەکدان دڵسۆزیان نەداوە جوابی ئەو ئەمۆ دۆستە ئوروپاییان نەداوە هاتن بە قسەی کابرایەکی بازرگانی نازام لیڤی بوو میڤی بوو جاسووسێکی حەوت دەوڵەتانە لە فەڕەنسای ڕاهات بوو جوابیان داوە ڕێفراندۆم دەبێتە دەوڵەت یا ئاغای گارنێر و ئەوانە کە ئەوانە ئیفلاسی سیاسەتی ئەمریکا و ئوروپایان کە دێن دواتر لە میلەتانی چووکو ئێمە بە خۆڕایی دەخۆن و خۆیان دەوڵەمەند دەکەن و چیرفانیان تێر دەکەن ئەتۆ کاک مەسعود ئەتۆ سەرکردەی میلەتێکی چووی لە ژێرباڵی یەکێکو ئەو ئاغای فەڕەنسیەکە جوولەکەکە لێڤێ چێ بە قسەی وانت کرد بە قسەی دڵسۆزەکانی خۆت نەکرد بە قسەی وەزیری خارجەی ئەمریکایەت نەکرد کاک واتە تەوقیدەکەی هەڵە بوو
زۆری شەڵە بوو ئەسڵ پێویستی نەبووە من دەپرسم کام درۆڵی دایکی نیشتیمانە لە چوار پارچەی کوردستان بڕوای بەسەر بەخۆی کوردستان نەبێت جامسور بزانم تۆ پڕوات بەسەر بەخۆی کوردستانە چ پرسیارێکم لێ دەکەیت چونکە ئەو کابرایە وا هاتبوو سواری کەری شەیتانی بوو بۆ خۆی کوردی سواری کەرێکی شێت بووم و ئەوانە وای دەکرد خەڵک پێی وابوو کە نەکار ڕاست بێت کاکە من لە ئەندامی مەکتەبی سیاسی یەکەتی تەلەفۆنی بۆ کردم لە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کاکە بەخوای ڕەنگە شتێکی بزانە کوڕە کاکە و کابرای وانەیە چۆنە هەموو قسەی جۆ ناداتێت چۆن جۆ ناداتە وەزیری خارجی ئەمریکا بەخوا شتێکی دەزانێ بۆیە وا دەکا ئەوە نوعێکوانە لایەنە کوردیەکانی تر و حیزبەکانی تری هەرێمی کوردستان لە یەکێتی بگرە تا گۆڕان و تا ئەوانی تریش لە خەمخۆری بۆ دەوڵەتی کوردی بەشدار بوو بێتن لە ڕفرەندۆم دڵنیایی هەمومان دەوڵەتی کوردیمان دەوێت هەمومان سەر بەخۆی کوردستانمان دەوێت بەڵام هەمومان دەمانزانی کە ئەوە موامرەی خودی ئاغای ئوردوغانە بوو ئاغای ئوردوغان ئەوەی موامرەی بەدەستی مەسعود بارزانی کرد چونکە نایهەوێ ڕۆژێک لە ڕۆژان کورد نینۆکی هەبێ پشتی پێ بخورێنێ چونکە دەزانێت کوردی باشوور ئەگە بوو بە دەوڵەت کوردی باکووریش ڕزگار دەبێت چونکە دەزانێت کوردی باکوور کە ڕزگار بوو کوردی ڕۆژهەڵاتیش ڕزگار دەبێت ئوردوغان وەکو تورک وەکو دەستگای ئیتلاعاتی دەستگای بزانیاری دەستگای ئەوەی تورک ئەوانە باش دەزانن کە ئەگەر پارچەیەکی کوردستان ڕازی بێ و خۆش بێ و خوشگوزەران بێ و سربەخۆ بێت پارچەکانی دیکەش دەحەسێنەوە حقیقت ئەوەیە کە ئوردوغان ئەوەی کرد بەڵام بەدەستی چییە نەی دەتوانین بەدەستی یەکێتی بیکە نەی دەتوانین بەدەستی گۆڕان بیکە نەی دەتوانین بەدەستی پەکەکە بیکە هات بەدەستی خودی ئەمیلەکەی خۆی کردی کە هیچ مەسعود بارزانی بوو باشە وەزیری دەرەوەی ئەمریکا هات نامەیەک دا بە بەرپرسانی هەرێم بە مەسعودی باشە بەگوێی بکرایە یاخو با بیکەین بە دوو جۆر پرسیار ئەگەر بەگوێی بکردایە چی دەبوو و بۆ بەگوێی نەکرا ئەگەر بەگوێی کردایە ئەوەڵەن دۆستایەتی خۆمان لەگەڵ و گزل هێزترین وڵاتی دنیا ئەمریکایە زیاتر محکەم دەکرد و ئەوان حرمەتێکی زۆریان بۆ ئەو جوابەی مەدەداوە بۆ ئەو ویستی ئەوان ویستێکیان لەمە ویست ئێمە ئەودمی ئەوان خۆیان قەرزدار دەزانی کە ئێمە جوابی ویستیوانمان داوەتەوە و زۆرتریان احترام دەگرتین لە داهاتوو و ئەو جارەکانە ئەم وڵاتەش لەوە عێراقیش ئاوای لێبەسەر نەدەهات کە ئێمە ئەو ڕۆکانە دەمانجێکدا 10 جار وەفت بنێرین وەک سوالکەران بنێرین بۆ بەغدایەوە هەر بڵە بڕۆوە کاکە ئەوزا ئەوان سوور دەزانن کە نەوتەکە دەدەزرێت سەرۆت و سامانی ناوخۆ دەدەزرێت دەڵە بۆ بیدەم ئەمە حقیقەتێکە و دوایش سووک بوون شاخوباڵی نییە کاکە جان تۆ کە خۆت سووک کرد ئەیتە سووک دەبێت ئێمە خۆمان سووک کرد لە بەقابل ئینگلیس و ئەمریکا و عێراق و بەغدا و عەبادی و هەموو ڕۆشنبیرەکانی خۆشمان نوخبەی ناوخۆشمان میلەتی خۆشمان ئێستا بە سووکی چاومان لێ دەکات میلەتی خۆشمان لە کەرکووک و لە ناوچە دابراوەکان دەزانن کە چمان بەسەر هێناون پێش ڕفراندوم وەزعیان چۆن بوو ئێستا وەزعیان بڕۆ بچاولێکە چۆنە منداڵی فەقیر ئێستاوە دەبوو 3 هەفتەیە مەکتەب کراوەتەوە بزانە هەمووی لە کوچە و کۆڵانن بۆ کاگەلی ڕێفراندۆم کاریگەریەکانی ڕێفراندۆم زیانی بە پارچەکانی دیکە هەرێمی کوردستان گەیاندووە بە دڵنیایی چۆن کاکە من ئەستا عەرزم کردی هەر پارچەیەکی کوردستان یەک تۆز ئارامی ئاسایش خۆشگوزەرانی ببینێ ڕنگدانەوەی هەیە بۆ سەر هەموو پارچەکانی کوردستان ڕنگدانەوەی هەیە تەنانەت بووە کوردانی دانیشتووی دەرەوەی وڵاتیش دیاسپۆراش ڕەوەندی کوردیش لەوڵ ینی چۆنە تۆ بە دڵنیایی ئێستا تۆ دەزانی کە ساڵانە چیها هەزار کەس لە بە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕۆژاوا و لە هەر لەو شارێ چیها باکووری ڕۆژهەڵاتی و ڕۆژاوایی دەژین و زندگی دەکەن ئەگە ئێرە خۆشگوزەران بێ ئەگە ئێرە وەزیان باشە وەزی منیش باش دەبێ وەسی ڕۆژاواش باش دەبێ وەسی باکووریش بۆیە تەئسیری کردە سەر هەمووان هەمووشی لەسەر ئەوەی کە نەی شاردەوە مەسعود بارزانی کوتی پێی بڵن شێت بۆ سواری کەیەکی شێت بۆ ئەوە دەکا ئەمن ئەوەندە بە قسەی کەسە ناوکەم حساب بێ بۆ کەسێ ناکەم ئەمە عیبە سەرکردە دەبێ عاقڵ بێ سەرکردە دەبێت تۆزێک بە مشهور بێ سەرکردە دەبێت تۆزێک بە استراتیژ بێ سەرکردە دەبێت تۆزێک دنیا بخێنێتەوە وەرەقی دەدەدەمە ئەوە کۆی باسی قسەکانمان ئەوەیە کورد وەک خۆی دەڵێ قسەیەکی کوردی هەیە دەڵێ دەستمان لە هەمانەکە دەرچووە یاخودنا وڵی ئەمن هیوادارم دەستمان دەرنەچوو بێت هیوادارم خەڵکی هەمیشە و دایم خەبات جێر و شۆڕژگێر و نوخبەی کوردی ڕۆشنبیری کوردی ئەگەر هەمان بێت دەست لە مەداحی هەڵگرن دەست لە
مزایدە دەست لە ماستاوچێتی دەست لەوە هەڵگرن کە مستەفید بن بە پارچە ئەرزێک مستەفید بن بە سارێک مستەفید بن بە شغڵێک بە پۆستێک بە مقامێک و بێن غەمی میلەتەکەیان بخۆن ئێمە جوانترین میلەتمان هەیە لە ناو میلەتانی دنیادا ئەمن وەکو میلەت دەڵم وەکو خەڵکی عادی دەڵم وەکو جووتێر وەکو فەلاح وەکو عارەبانەچی وەکو سایق تاکسی وەکو خەڵکی ناو بازار وەکو دوکاندار وەکو مەهەندیس وەکو دکتور ئەوانە میلەتن ئەوانن کە دەتوانێت چاکرێتەوە بە دڵنیایی بە دڵنیایی ڕێگەیەکی ڕۆشن هەماوە بە دڵنیایی ئەوانە تاقمێکی زۆر بچووکی بنەماڵەیەکی زۆر بەرتەسکی کوردن کە ئەو بەڵایان بەسەر میلەتی کورتێناوە ئێستاش دەیکەن هەرچی بەروبوومی کوردستانە بۆ منداڵەکانیانەوە کاتێک خەڵک مەعاشی نییە خەڵک ئاوە منداڵی لە دەرەوەی مەکتەبەکانە بەڵام کوڕی سەرکردەکەی دەچێت ئەسپی 10 میلیۆن و 20 میلیۆن دۆلاری لە مەغریب و مەغریب دەکرێ و فشەی پێوە دەکا و دەوروبەریان هەمووی ڕقاس و فۆتۆمۆدێل و جی کلاس و ئەوانن ئەوڕۆکانە میلەتی کورد ئەولەویەتی میلەتی کورد ئەوە نییە کە ئێمە ئەو جورە ڕقاس و فۆتۆمۆدێل و ئەوانە بەخێوکەین ئەوڕۆولێتی میلەتی من ئەوەیە کە خەڵکی منداڵی فەقیر و هەژاری گەرمیان و هەڵەبجەی بەخێوکەم پەروەردایان کەم مەهەندیسی ساچان تێدا هەڵدەکەوێت نوخبەی ساچان ئەوە تا ئەو ساڵەکانە یەکەمی هەموو مەکتەبەکان کچێک بوو کە لەژێر دیوارێکی بلۆکدا دەخێنێت و ئەمە زۆرن بەڵام دەچی زانکۆیەک دادنەی بەو پارە و سەروەتی ئەگە ئیخۆتە ئیمەلا مستەفاایە پیرۆزت بێ مەبارەکرد بێ بەڵامە تۆ دەزانین لە چۆتێناوە ئەو سەروەت و سامانە کە جی کلاس دەدەی بە فلان فۆتۆمۆدێل و فلان مۆدێل یا دەچی جامیعەیەکی گەورەی ئەمریکایی نێوێکی زر لە دهۆک دادنەی بەڵام ئەو ساڵ بۆ خۆم دیتم بە چاوی خۆم لە تەلەڤیزۆن تەخەڕوجیان دەکرد نەفەری یەکەم بارزانی نەفەری دووەم بارزانی نەفەری سێم فلان کچە بارزانی فلان کوڕە بارزانی تا 12 ڕۆی کاکەتە جامیعەت بۆ خۆت داناوە کاکە چۆن شتی وا دەبێت لە کام دیکتاتۆری دنیاە کام دیکتاتۆری دنیاە کام کینگی دنیاە پادشای دنیاە لە وڵاتێکدا مەکتەبێک زانکۆیەکی فەت بۆ منداڵەکانی خۆی دادنێ کوڕە کاکە عیبە کوڕە کاکە ئێوە چۆر دەبن لە تۆڵەی ئەو منداڵی ئەنفال و ئەوانەوە تامەوەڕەکانەوە لە شاری جیا لە مەکتەبە دەوڵەمەندەکان کە منداڵە دەوڵەمەندی تێدا ئاهلەکە یەک مەکتەب ئاوەڵەیە بۆ ئاوەڵەنێ حەقیانە دەستیان خۆش مامۆستاکان تاکەی ئەو مامۆستاکانی جۆکو دەوڵەتی عێراقە دەوڵەتی عێراق سورس و دەزانێت دەیدزین دەڵە بۆ بیدەم سورس و دەزانێت دەڵە بەروبوومتان هەیە دەتوانم مەعاش بدەم بەڵام ئێوە دەیدزن سەرکردەکانتان دەیدزن ئێستا عینی شت ئەوەیەتە ئەوە منداڵە دەوڵەمەندەکان هەمووی لە مەکتەبن هەمووی لێ دەخێنن لە مەکتەبی ئاهلی بەڵام منداڵە فەقیر و هەژارەکە ئەوە لە کوچە و کۆڵانە ئەو تاوە یاری دەکات بەڵام بەڕاستی ئەو ڕۆکانە حەقا ڕۆشنبیری کورد بۆ خۆی بێتەوە چی دیکە محتاجی دەفتەرێک و دوو دەفتەر و ئانەیەک نەبێت دەست بە سەرداهێنانێکی فلان بنەماڵە و فلان سەرکردە نەبێت و بێ دەغەمی میلەتەکەی دابێ میلەتیمە میلەتێکی باشە میلەتێکە فیداکاری کردم میلەتێکە بەڵام نوخبەکەی خراپە بەڕاستی دەسەڵاتەکەی زۆر خراپە بە عکسەوە بەداخەوە ئەمن ئارەزوم دەکرد بڕۆم دەنێ وڵاتاندا دەنێ و میلەتانی ئوروپایەدا کە دوێنێ پێرە لە لۆزان بووم دوێنێ پێرە لە ژێنێڤ بووم دوێنێ پێرە لە ئەومەی متحیدە بووم ئارەزوم ئەوە بوو کە بڵم فەخر و شانازیم ئەوە تا ماندێلای کورد چاو لێکن فڵان کەسە وەرن چاو لە غاندی کورد بکەن کامیان ماندێلاوم غاندی کوردن بەداخەوە کۆمەڵێک مافیا کۆمەڵێک بازرگان دەستیان بەسەر بەروبوومی ئەو وڵاتی داهێناوە هیوادارم نە میلەت لێیان قبولکە نەخوا لێیان خۆش بێت.